بەڵێ عزیزانم وەگاگادارن ئەمڕۆ یاری کۆتایی پاڵەوانتی تێنسی سەرزەوی لە شاری ئەولێر پاڵەوانتی تێنسی سەرزەوی کوردستان بەڕێوە دەچێت کە هەردوویانەی نیشتیمانی ئەولێر بۆ دووەم ساڵی لەسەرە گەیشتوونەتەوە یاری کۆتایی لەبارەی بارودۆخی یاری کۆتایی و هەروەها ئەنجامەکان کامیانە نزیکە لەوەی بێتە پاڵەوان بە شێوکی ڕاستەوخۆ پەیامێنەوە حسێن محەممەد وەرەگرین لە شاری ئەولێرەوە. حسێن سڵاوی خوال لێبێ ئەوم کاتەوە باش. بارودۆخەکان چۆنن؟ ئایا نیشتیمان پارێزگاری لە نازناوەکەیەکە یاخود ئەم ساڵ هەولێر زەفەری پێیەبە؟ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێم محەممەد من ئێستا لە نێو یاریگاکانی یەکێت تێنس لقی هەولێرم کەوا یاری کۆتایی پاڵەوانێتی تێنسیانەکانی کوردستان بەڕێوە دەچێت لە نێوان هەردوویانی هەولێر و نیشتیمان. لە ئێستادا تەنها یاری یەکەم دەستی پێ کردو کە بە ئاستی تاک لە نێوان هەردوو یارزان محەممەد ئەبوزێد دووسان تەحسین لە کۆمەڵی یەکەم یارزان محەممەد ئەبوزێت توانی سەرکەوتن تۆمارکە بە 6 کۆمەڵە بە 6 جێم بەرامبەر بە 4 جێم و لە ئێستا یاریەکە لە کۆمەڵی دووەمە بەهێزێکی زۆری بەخۆی بینیوە واروە هەندێکی زۆریش ئامادە یاریەکە بووە. چاوەڕوان دەکرێت ئەگەر لە یاری یەکەم بۆ یانی هەولێر بتوانین سەرکەوتن تۆمارکە لە یاری دومیش بتوانین سەرکەوتن تۆمارکە یاریەکە کۆتایی پێدەیا خۆت ئەگەر لە یاری دوم یانی نیشتمان یاریەکە تعویز بکاتەوە بە یاری دوم بە یاری جوت بەڕێوە دەچێت لە یاری سێم یاریەکە یەکلا بێتەوە کە بە یاری تاک ئەنجام دەدرێت لەم پاڵەوانتی 16یانە بەشداری تێدا کردبوو هەردوویانەی هەولێر و نیشتیمان توانی بیان تەواوی یاریەکانی خۆیان لە پاڵەوانتێکە بنەوە تا گەیشتە یاری کۆتایی هەردوویانش چاوەڕوانی ئەویان لێ دەکراکەوە ئەو ئاستە پێشکەشکە من دەمێ زانیاری زیاتر لە بەڕێوبەری پاڵەوانتێکە کاکەمال وەربگرم. کاکەمال ئاستی پاڵەوانتێکەتان پێ چۆن بوو و ئێستا دەبین یاری کۆتایی بەڕێوە دەچێت چی تێ لەسەر پاڵەوانتێک؟ بەڵێ پێشەچی بەخێراتنی کەناڵی پێیام دەکەم و بۆ ڕوومالکردنی ئەم پاڵەوانێتیە یاریێکی بەڵێ یاریێکی زۆر زۆر بەهێزە لە ئاستی لووتکەدا دەتوان برێم بەهێزترین یاریە کە لە عێراق بکرێت نەک لە کوردستان لە عێراقیش هەر ئەو ئاستەی لەو ئاستەی ئێستا دەیبینن باشتر نابینن بە تایبەتی لە نێوان محەممەد ئەبوزێد و سان تەحسین کە یاریێکی زۆر زۆر بەهێزە وا پێدەچی ڕکابەرەکەی هەتا آخر لەحزە کەس نەزانی چێ دەباتەوە و چێ ناباتەوە یعنی ڕکابەرەکە زۆر بەهێزە لەوانەیە ئەنجامی یاریەکە هەتا آخر لەحزە نەتوانین بزانین چێ دەباتەوە. کاکەمال بەردەوام پشتگیری یاری تێنست کردووە لە ڕابردوو پاڵەوانتێک لەسەر ئاستی عێراق بەڕێوە برد ئەم جارە سپۆنسەری پاڵەوانتی یانەکانی کورسان کرد لە داهاتوودا بەرنامە چێ بۆی تێنسی هەولێر و کوردستان بە شێوەیەکی گشتی زیاتر بەرەو پێش بڵێ ئینشاءڵڵە درێخی ناکەین لە کردنەوەی ئەو پاڵەوانتیانە هەموو سارێ پاڵەوانەتی بەو شێوەیە دەکەینەوە ئەم ساڵەوە دووەم پاڵەوانەتیە دەیکەینەوە ساڵی داهاتوو ئەگەر خوا عمر بدە لەوانەیە پاڵەوانەتیەکە بینە دهۆک بۆ هەموو ئاستەکان لەوێ بکەینەوە لە پێناو پێشکەوتنی تێنس لە کوردستان و لە هەولێر بە تایبەتی تەسیری خۆشی هەبووە ئێستا ئەو یاری زانانە ئاستیان زۆر بەرز بیتەوە بەهۆی بەشداریکردنیان لەو پاڵەوانەتیانە و خۆ ئامادەکردنیان. بەڵێ سپاس کاکەمال. محەممەد ئەو یارزانانەی کە ئێستا لە هەردوویانەی نیشتیمان و هەولێرن باشترینەکانی عراقن بەهۆی ئەوەی کەوە توانیویانە لەسەر ئاستی عراق لە تەمەنەکانیان و لە ئاستی تاک و لە ئاستیانەکانیش ئەنجامی بەرچاویان هەبێ لە پلەکانی یەکەم بن بۆیە ڕکابەریەکە یەکزار بەهێزە لە نێوان هەردوویانە وەکو کاکەمالیش باسی کرد ڕەنگە تا دوا خولەک بە دیار نەکەوێت کامیانە دەبێتە پاڵەوان ئایا نیشتیمان پارێزگای لە نازناوەکەی دەکا یاخود هەولێر تۆڵەی ساڵی ڕابردوو لە نیشتیمان دەکاتەوە و دەبێتە پاڵەوان.